الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم سلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە. هەڵقەی ئەم جارەشمان بەشی دووهەمە لە ژیاننامە و بەسەرهات و پێگەی کۆمەڵایەتی و ئاینی و هەروەها دەرس و حوجرە و ئەو جەوە گەورەی کە جنابی مامۆستا شێخ بابە عەلی تەکیی دروستی کردبوو لە مزگەوتی تەکیەوە، هەروەها لە مزگەوتەکەی خۆی لە شاری سلەیمانیا و هەروەها مامۆستا شێخ نووری کوڕی مامۆستا شێخ بابە عەلی. پێمان خۆش بوو کە بەشی دووهەمیش تایبەت بکەین بەم باسە زۆر گرنگە و ئەم شەو لە خزمەتانە شێخ بابە عەلی هەرگیز نەیویستووە بەدەستی ئەو مێرولەیەک ئازار بدرێت. بۆ نمونە کە بۆ گەشت و گوزار دەچێتەوە بۆ گوندی تەکیە و چەند کەسێکیش لە گوندی سیۆسیۆنان و بەڵخە و مەسۆیی و گومەتەوە دەچن بە دیداری شا دەبن، نیشانەیەک دەنێنەوە بۆ ئەوەی تفەنگچیەکان تەقە لە نیشانەکە بکەن و دوای چەند تەقەیەک ڕووی دەمیان دەکەنە شێخ بابە عەلی و پێی دەڵێن قوربان پێمان خۆشە جەنابیشت فیشەکێک بتەقێنی بە نیشانەکەیە. تفەنگێکی دەدەنە دەست و ئەویش لە پشتی قەرەوڵەوە پتر لە دەخولەک ڕادەوەستێت. بەڵام تەقە ناکات. دەڵێن قوربان دەمێکە چاوەڕوانی پێمان خۆشە فیشەکێ بتەقێنی. لە وەڵامە دەفەرمێ ئێوە پێتان خۆشە من تەقە بکەم، بەڵام من پێم ناخۆشە بەدەستی من زیان بە هیچ گیاندارێک بگەیەنرێت. ئاخر کێ ئەڵێ لە دەوروبەری ئەو نیشانەیە پەپولەیەک مێرولەیەکی سەڵێکی دێمی نییە و ئەوانە بە فیشەکەکەی من ناکوژرێن یان ئازاریان پێناگا. ئەوە خۆتان و تفەنگتان ئیدی چاوەڕوانی تەقەی من مەبن. فەقەی بچووکی وا هەبوو مەسەلا بڵێن لە 10 ساڵیەوە 12 ساڵیەوە ئەچوون دوای ئەوەی کەوا فێری حرفەکانە بوون، فێری حرفەکان تەنها ئارەوەیەکی نەزیاتر نا، ئەچوون ئەوەڵزار دەستیانە کرد ماوەیەک قورئانیشیانە خوێن، ئەوە لای مزگەوت و مەلاکان نایانە خوێن. لە دەروێکێکی تر هەبوو مەسەلا بڵێن کاتی خۆی تەرخان کردبوو ئەوەی قورئان بە مناڵ بڵێتەوە. سوختە پێی ناوتن؟ ئاخر ناگەشتبووە ئەوە حەدی سوختە. سوختە ئەوە بوو کە ئەچوو لە حوزەی مزگەوتەکە لەوێ دائانیشت مستعیدیش ئەوە بوو کە لە لای مەلاکە ئەی خوێن، مستعید کتێبە بەرەژوورەکانی خوێن وەکو عەرزم کردن تەهزیب و جەمەل جامیعانە، ئەوە لای مەلاکان خوێن، بەڵام سوختەکان لای مستعیدەکانیان خوێن. مستعیدەکان ئیشیان ناکرد، تەنها سوختە ئەچوون نانیان کۆ کردەوە و چایان لێ ناو چێشت و شتیوە. ئەو وەختە بەخوا لێ نانیش نەبوو چێشت، هەر چەند کەسێکی دەوڵەمەند هەبوو چێشتیان دامە مزگەوتەکە ئەچوونەوە چێشت سوختەکانیان هێنا پێکەوە سوختە و هین بە یەکەوەی خوێن. کەلیمەی سوختە لە سوتاوە هاتووە فارسیە خۆی، میسوزەد یعنی سووتێ، میسوخت یعنی سوتاوە و فعلە ماڵزەکەیەتی، سوختە یعنی سوتاو. ماوەستا ئەڵێن هەندێ لە مستعیدەکان هەندێک نەکەمووی زوڵمیان کردووە لە سوختە و ئیتر چەوسانیانە تۆشتی وا هەبووە. زوڵمەکە ئەوە بوو مەسەلا جار بە جارێک سوختەکە لە فەرمانی ئەو دەرەچوو، ئەگەر لە فەرمانی ئەو دەستچوای ڕاستەیانی وەڵا حەزێتیانەدا ڕەنگە دەریشیانەکە جاری وا ینی حوکمیان هەبووە، حوکمیان هەبوو تەنها بەسەر سوختە. بەڵێ ماوەستا بە زۆری بڵین سە لە مزگەوتی مامۆستا شێخ بابە عەلی بە زۆری چەند فەقێ کۆ ئەبوونەوە ینی لەو مزگەوتەیە بە سوختە و بە مستعیدە. شێخ بابە عەلیم ئەوەیە نەیویست بێتم هەتا دەوری 10-12 چکە ئاخر مادەی خوێندن بۆ تا 10-12 کەس سەر لێوێ حاضر بۆ دانیشتوون. نظامی خوێندنی ئەو کاتە مامۆستا ینی مامۆستا ئەوە یەک دەرزەکەی پێبوتن، ئەوە نەبوو وەکو پۆلێک هەمووی بە یەکەوە بیڵێن، تەنها یەکەیەکە پێوتن بەڵام جۆگر هەبوو، هیوا هەبوو لە مزگەوتی لەوێ گوێیەگر سەماعیەکرد، لەوێ گوێیەگرت بۆ دەرسەکە. مەسەلا من بە چاوی خۆم بینیومە بێجگەلەوەش کە چەند دەرسێکی خوێندووە لای باوکم مامۆستا مەلام سەفای زەڵمی خوا لێی خۆش بێ، دیومە لە ئاها بۆ سەماع بە تایبەتی
سەماعی زانستی عروس باوکم يعني دكتور مصطفى ظلمي لا جناي باوك خوندوتي لای باوکم بله خوێندوویەتی بەڵام بۆ سەماعی شەرەهات بله فەقەیەکی تر مەسەلا بڵین بە تایبەتی عروس کە عروزی ئەوتەوە باوکم خۆی تالیفی هەیە لە عروس شەرحی عروزی کردووە شەرحی عروزێکی در العروضیە هی شێخ معروفی نۆدەیە بله شەرحی ئەوەی کردووە کە ئەوتەوە بەدەست مامۆستا مەلا مستەفای زەڵمی زۆری مەبەست بوو باشی بیزانە خۆی مەلاکانی تر کەمتر بە تەنگەوە هاتن عروس بەڵام باوکم زیاتر بە تەنگەوە هاتووە لەبەرەوە مامۆستا مەلا مستەفای زەڵمی بله ها بۆ سەماعی ئەو دەرسە درسك بێژگە لەوەش کە چەند خۆی چەند دەرسێکی خوێندووە لە لای باوکم سیانزە ساڵ بووم شێخ بابا عەلی وەفاتی کرد لە کۆتایی هێنا لە سەرەتای مانگی یەکا بوویان تای وەفاتی کرد من لە سلێمانی بووم هات باوکم هەیە ناموای شێخ بابا عەلیم لە بیرە حازر بوو بە دیاری و شەو حاڵی خراپ بوو لە مەنزەرەکەیمی لە بەرچاوە بە کەواو سەڵتەکەی خۆی و بە مێزەرەکەی و لەسەر بەڕێک پاڵکەوت بوو جێگەکەی هەرەوە بوو هەرەو بەڕێ بوو ئەو بەڕێ بوو دۆشەکی نەبوو لەسەر بەڕێ پاڵکەوت بوو بەڕێکە ئەوە بزانن پادشا حەسیری لە ژێرا بوو باوکم بوو من بوو خۆمان بووین پورە بوو باجی ئێمە هەموومان بووین ماڵی باوکم یاڵێ بەڵێ لە ئێستا خەریتەی خانۆکەوە جاران نەماوە یان نازانم نەماوە قوربان نەماوە تەواو تێکیان بەڵێ. باوکم مجەوەری مزگەوتەکەی نارد وتی بڕۆ بۆ مزگەوتی حەزرەڵە ڕەسوول بۆ ماڵی حەزرەڵە ڕەسوول مەلا مستەفا بانکە بۆ ئێرە مەلا مستەفای سەفوات چوو مەلا مستەفا هات تاخە کەسی خارجی عائلە بوو دەرە عائلە لەگەڵمان هەبوو کە بابا عەلی گیانی لە دەستدا لە بێر بە دەستی خستی سەر سنگێ تەواو بوو بابا عەلی دەستی خستە سەر سنگێ گریا مەلا مستەفا وتی یا شێخ سەلام بکە لە باوکم لا حول ولا قوة إلا بالله. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم حمد ثناء من خواش زوريا خوكمي بذاتي تو يا كواب مثل بها ودمي حياتي خدرت بيت وصد زباني فصيح شكري خواكي كما يشتاكت مسلمي فإن نعمائك كثيرة لا تعد أفض علي كما وعدت يا منعمي مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم برجينا دائم بسار پیغمبر و آلیا بارانی رحمت نواك لها وريشي دمدمي رحمت بباري بسار أصحاب أتباعيا أولاد أزواجيشي بكون بارخورامي محمد كل من في حوزه يسلم من التجا فاز به فقيه بۆ تەمەڵ بۆ لە
خوێندنا هەبووە زۆر زیرەک بووە یعنی مامۆستا چۆن جێی کردو یان چۆن بێتاقەت نەبوو بۆی کە فەقێ تەمەڵ بێت یعنی چی لەگەڵا کردو والله شێخ بابا عەلی دوو کەسە چنە خزمەتی ئەڵێن قوربان ئیبن حەجەرمان پێ بڵێ بەڵێ ابن حجر ما للشرع بەڵام لە ئاخریەوە خوێندێت بەڵێ بەڵێ قورسە شێخ بابا عەلی ئەوێ دڵیان نەشکێنێ ئەڵێن باشە قەیچێکە وەرن فەقێکانە چن بۆ خزمەتی دووسێ دەرسیان پێڵێ لە دواییە فەقێکان لە بینی خۆیانە دەمەقاڵێکی بچکۆلە دروستە بێ نازانم لەسەر چی دروستە بێ شێخ بابا عەلی ئەفەرمێت لە مەولا کە هاتن سەر کوتەک لەگەڵ خۆتان ئەبێنن بۆ شەر هاتون بۆ خوێندن ئیتر تەریقە بنۆ دوا ئەوە نایەن یانی ئەوە شەکە بە بیان و بۆ تەنها بەهانەیەک بۆ ئەوەی کەوا ئیزنیان یعنی مامۆستا دڵی کەسی نێشانوە نا وەڵا دڵی کەسی نێشانەوە دوکەتی حەڵ ناکەم دڵی پێش ڕاستە فەرمووی ئیتر چەند دەرسێکی پێوتون زانی شێتیشت لێ تێ ناکەن بەڵێ یەکێکی تریش چووە وتێتی قوربان من کافیم کردووە بە شعر بەڵێ ئەنجا توێتی ئادەی شعرێکی بڵێ لە شعرەکانە خۆی الكلمة لفظ وضع بەڵێ كافية کافی ئیبن مالک وضعك بله بەڵێ كافية ابن الحاجب ابن حاجب بەڵێ بەڵێ ليا وسيه بەڵێ خويا لأصل كافية كاية الشعر جنية أو فقيه نيتواني وبراسي يعني بەڵێ نيتواني ولا كافية يبقى بەڵێ کا بە شعر شو ليكي بالشعر مامۆستایان ئەگەر شتێکتان مابێ لەسەر مامۆستا شێخ بابا عەلی یاخود جەنابی باوکتان مامۆستا شێخ ینی ئایا بە هەمان ڕیتم بە هەمان شێوە جەنابی باوکشتان لە سلێمانیا دەرسی وتۆتەوە فەقییان والله بە هەمان شێوە کاکە گیان میرمە باوکم تقریبا دەفەقێ بەڵێ کە ئاخر مادەیان خوێندووە کۆ بوونەوە لەسەر ئەو سەکۆی مزگەوتە دەرسی پێوتن چەند کەسێکیش بۆ گوێگرتن هات لەدوایەوە عەلاقاتی گەرمیشی وەکو عەرزم کردی لە تەکمەلا لەگەڵ مەلا مستەفای سەفۆتی شێعر عەلاقەی گەرم بوو بەڵێ کە کوڕی کە باوکی دکتۆر عیزەدینە بەڵێ بەڵێ لەگەڵ چەند مەلایەکی ترا ئەوان لەگەڵ ئەوانەش عەلاقەی گەرم بوو باوکم جەنابی باوکم بەڵێ ئەهاتن ڕۆژانە نەبوایە لە هەفتەی جارێکە سەریان لێ کەدا ئەمە چوو بۆ ئەوانە هاتن بۆ مزگەوتی شێخ بابا عەلی لەوێ لە مزگەوتەکە ئەمانەوە ماوەیەک جا بە نسبەت میوانداری شێو حەزەکەم تۆجێک باسی ئەوە بکەم بەڕاستی چ باپیرەم چ باوکم زۆر میوان دۆز بووە بە تایبەتی مەسەلا لەگەڵ هەڵەبجەیەکانە مەلای هەڵەبجە هۆزی مفتی تەکێین لە ئەسڵا لەگەڵ هۆزی مفتیە ئەوانە کەین بوون پەیوەندیان زۆر بووە بەڵێ لەگەڵ هەروە بێتەوە لەگەڵ جەماعەتێکی خەرپانی هەبوو لەگەڵ ئەو خەرپانیانە عەلاقەیان گەرم بوو ئەو مامۆستا شێخ عەبدوڵڵای خەرپانیە لە زمانی ئەو مەلا عەلی شەعری مەلایە بووە کە باسمان کرد حتا فەقێ چۆ لەوێ لە ئەو دەست خوێنێ خەڵکی تەکێ بووە توێتی تۆ یەکێکی وەکو خەڵکی قراق بووە توێتی تۆ یەکێک وەکو شێخ شەعری مەلا لەلاتە بۆ چی بۆ لای من وەڵایە ئەوە لە منیش زیاترە زانی بۆ نەوە قسەی لەگەڵ کردویانی بڵێ ئەنجا باوکیشم هەروە دووبارە میوانی زۆر بوو بە تایبەتی میوانی قراقی میوانی شارە زووری لە شارە زوورەوە هاتن بەڵخە و گومەتەوە ئەوانە خزمەتیشیان هەیە هاتن جاری وا بوو لە حوجەکەوە خەوتن جاری واش بوو لە ماڵەوە خەوتن بەخوا جاری وا بوو ینی 20 میوانمانە بوو ینی بڵێ هەر بە بیرەوەری من لە میوانیش عاجز نابوون جارێکیان باوکم فەقەیەکی نادبوو ماڵەوە توی کۆمەڵە میوانمان هاتووە شۆرباکە نەختی ئاوی زیاتر تێ بکەن بۆ سوحبەت وتبووی ئیتر یعنی شۆربا دابنایە چێشتێکی بەسیتی دابنایە هەر نەبووایە مەسەلانان و ماس بدایە پیان شتێکی تر با پیان خەڵک بە هەموو شتێک قەناعەتێک کرد ئەو زەمانە ئەکوام سەردەمەند نەبوو بڵێ وەڵا بێ هەر برنج بەبێ گۆشت نابێ و گۆشت بەبێ برنج نابێ مامۆستا لە قەراخە بێجگە لە تەکی و بێجگە لە قەراخ خۆی
لە چ دیەکی ترە مامۆسا هەبوو کە ئیسعدادی ئەوەی هەبوو ئامادەی هەبوو کە دەرزی فەقێ بڵێت و فەقێ هەبوو بێ حوجرەی هەبوو والله لە دێلێژە هەبووە مەلای چاکیتیا بووە بەڵێ کە هین بێت لەم ئاخریا مامۆستا مەلا حسەینی مەسۆیی فەقێ باشی هەبوو لای باوکم ئیجازەی وەرگرتووە بەڵێ مەلا حسەینی مەسۆیی لای باوکم ئیجازەی وەرگرتووە هەر پەیوەندیشی لەگەڵ بنەماڵی ئێوە زۆر بۆ هەر مامۆستا زۆر عەلاقەی هەبوو زۆر یعنی وەکو برایەک تەماشامانە کرد ئەو مامۆستا مەلا عەزیزی کانی هەمزە لای باوکم ئیجازەی وەرگرتووە عەلاقەیشی زۆر بووە وەختێک هاتوچۆی باوکم کرد لە چ دیە بۆ مامۆسا مەلا عەزیز کانی خۆی لە کانی هەمزە مەشهورە بەڵێ کانی هەمزە لەم شارە زورەیە بەڵێ بەس لە سێوسێنان مەلاتی کردو زۆریش مەلا بوو زۆر مەلا بوو یان بەڵێ مەلا چاکێش بووە مامۆستا مەلا عەزیزی جوانڕۆ هەبوو لە جوانڕۆی ئێرانەوە هاتبوو لای باوکم ئیجازەی وەرگرتووە تا بڵێ مەلای باش بوو ئەو مامۆسا مەلا عەزیزی کە لە سوێسیۆنان بووە نا ئەوە کانی هەمزە بووە ئەو کانی ئەمە جوانڕۆکە چۆ وەزیفەوە لە ئاخریا بەڵێ شهادەی حقوقی وەرگر بوو بە مەحامی لە ئاخریا ئاخر جار کردیان بە سەرۆکی مەحامیەکانیش نەقابەی مەحامی یانی بڵێ بەڵێ زۆر مەلای چاک بوو زۆر خوێنەوار بوو. چاک بوو وەڵا ینی هەموو دەرسەکانی ئەتوانی بە باشی بڵێتەوە ئەو مامۆستا مەلا عەزیزەوە لای باوکم ئیجازەی وەرگرتووە هەروە بێتەوە لە مامۆستا مەلا جەلالی بانە لە ئێرانەوە هاتووە چەند فقەیەکی تری ئێرانیم بیرە کە لە ئێرانەوە هاتن لای باوکم ئیجازەیان وەرگرتووە ئەو مامۆستا مەلا جەلالەش لای باوکم ئیجازە بەخوا من چوومە بانە چوومە ماڵیان کتێبێکی باوکم دایە ڕسمی باوکمی تیا بوو بەڵێ خوای زانێ جارێکی تر هەر ڕێم لێوێ کەوتەوە جاری وا بۆچی شەو لێوێ لە ماڵێ ماینە هەر ڕێم لێوێ کەوتە سێرەکەم ڕسمەکەی گەورە کردو ئەوە نا هەردوو دەستی هەڵی بڕیەوە دوعاکە وتمەوە چێ مامۆستا وەڵی هاترسم حەزەکەم بە بەرەکەتی ئەم مامۆستایەم بەشکم شەڵا منیش تۆزێ فەیز و بەرەکەتم دەستکەی ئەوە بوو بەڵێ بە وەفا بوو زۆر بە وەفا بەڵێ مامۆستا لە کوردستانە بڵین ئەو مەدرسانە کە هەبوو بڵین لە منطقەی هەڵەبجە و لە هەولێر حەیدەریەکان مەلاچاکی زۆر باشیان هەبوو مەدرسەی زۆر گەورەیان هەبووە لە کەرکووکە هەبووە ئەو کاتە پەیوەندی هەبوو لە بینی ئەم مامۆسایانە پەیوەندی علمی هەبووە بڵین هەبووە من لە خزمەتی باوکمان چووم بۆ لای مامۆستا مەلا مەجیدی قوتب لە کەرکووک بەڵێ تا بڵێ مەلا باش بوو ئەو وەختێشتا مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیس نەچوو بۆ بەغا بەڵێ لە مزگەوتی حاجەحانە بوو لە زمانی باوکمە مەلا ئەوێ بوو بەڵام لەگەڵ ئەو مامۆستا مەلا مەجیدی قوتبا عەلاقەیشی زۆر گەرم بوو ئەویش مەدرسەیەکی هەبوو بێجگە لە مەدرسەکەیشی ئەو مەدرسەی ئەو بێجگە لەو مەدرسەیە یعنی حوجرەی فەقێشی هەبوو کە دەرسی پێوت هەر لە کەرکووک هەر لە کەرکووک بڵێ چەند مەلایەکی تریش هەبوو لە بەغا و لە کەرکووکە ینی بڵین ناودار بوون ناویان هەبوو لە هەولێر و شەقڵاوە مامۆستا هەر مەدرسەی باش هەبووە لەگەڵ لە هەولێرە عەلاقەی هەبوو لەگەڵ مەلاکانی هەولێرە باوکم بۆ بەنسبەت باپشیر بووەوە هەر خۆی لە هەولێر خوێندوێتی بەنسبەت باوکم و هەر خۆی عەلاقەی هەر هەبووە لەگەڵ هەولێرە بەڵام ئەوەی کە نەختێ زەحمەت بوو بێت لە پێش پیابوونی سارە و هاتوچۆ وای بە پێ بووە بە وڵاغ بووە بە پێ بە وڵاخیش هاتوچۆ نەختێک زەحمەت بوو بەس ئەمەی کەرکووک کە باسی مامۆستا مەلا مەجیدی قوتبەکەم سارە پیابوو بوو بە ساراز من لە خزمەتی باوکما چون بۆ ئەوێ ئەی مامۆستا بەنسبەت کوردستانی ڕۆژهەڵات بڵین سنە و مەهابات و ئەمانە تقریبا تا حەدی نزیکە لە سلێمانیەوە ینی پەیوەندی هەبووە پەیوەندیان هەبووە بە تایبەتی سنە مەردوخەیەکان مەلا وەسیم و مەلا قەسیم و هەروە بێتەوە ئەم ئایەتوڵای مەردوخەیە کە مەشهورە مؤلفاتیشی زۆرە ئەوانە مەردوخەیەکان مامۆستا بە زۆری کەوتونەتە بەشی ئێران یا کوردستانی عێراق مەردوخەیی لە سنە زۆرن لە هەورامان هەن ئێستاش لە هەورامان هەر ماون ئیتر باقیاتی تریان ئەو مەلا مامۆستا مەلا عەبدولەتیفی مەردوخەیی لە هین بووە شارباژێر بووە لەوێ بابانیەکان ئەڵێن حەزەکەم بچی مەدرسەیەک دابنەی لە قراخ
ئەوانەی نێرم بۆ قەراخ بەڵێ ساونەوەی مردوخەیە لە سەردەمەوە ساڵی 1361 هیجری کۆچی بەڵێ کۆچی 1963 کۆچی بەڵێ 1963 کۆچی هاتۆتە قەراغ لەوێ بابانەکان مڵشیشاندا ینی 300 ساڵی پێش ئێستا بەڵێ 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 مەرحومی باوکم ماوەسە شێخ کەمال بۆ کۆچی دوایی حاج شێخ نووری قەسیدەیەکە نووسێ بە هەمان شێوە فەرموێ پێم بڵێن توخوا شەوە یا ڕۆژە نووسوم یا خەبەر خەو ئەبینم یا ئەوەی دیم ڕاستیە و دەستی قەدەر پێم بڵێن بۆ لێڵە ئاسمان تەمبەری واگرتووە یا هەناسەی دووکەڵینی خێڵە جۆشی سندووە هەور و چەخما خەو ڕەهێڵە یا سەدای گریان و شین تۆفی نوحە یا شەپۆلی ئەشکی چاوە چین بە چین تێمگەێنن توخوا ئەم شین و غەوغا و ماتەمە کوا لەکوێیە کاکە نووری ئەو خەلیفەی حاتەمە ڕوو لەکوێکەم تا هەواڵم دەستکەوێ ڕاست و ڕەوان کۆچی خێری ڕوو لەکوێ بێ عالم و شێخی زەمان وەزعی شێواوم لە بەرچاوە وەکو شێت خول ئەخۆم تاوێ بۆ سۆراغی بۆ ڕێی نوگرەت و سەلمان ئەڕۆم تاوێ ئەم نێرێ خەیاڵ بۆ زیارەتی تەکیە و ئیمام پێم ئەڵێ تاوێ دڵی شێخ دائیما والای سەلام هاتە گوێم دەنجێکە سۆزی گەڕ لە ئاسن بەربدا پێی وتم میوانە لای بابا بە فەرموودەی خودا لێم گەڕێن بۆ باوکە ڕۆ و مەیلی شریخەی سنگکوتان بەفەقیەکانیش لەگەڵما بێنە مەیدانی فوغان قڕ بپێون بۆ وەفاتی ڕابەری عیلم و هونەر مەشخەڵی ئاینی بەرز و جێنشینی پێغەمبەر شاری کاک ئەحمەد بەرەو ئاسمان هەناسەی سەر ئەخا نوێژ بە سەجدەی دوای سەهوو ئەمڕۆ پشێوی دەرئەخا وا لە تەکیەش بانگ و شینە گەنج و پیر کوێر و شەلی گردە لای پیزە ئەڵێ میوانە نووری لای عەلی بێبنە دەریای ژیانم کەشتیوانم چوو لە دەست کۆشکی ئاواتم بە تەرزەی ناوەخت هاتە هەرەس دائیرەی عیرفان پەشێون بۆ وەفاتت بابە گیان چونکە تۆ چوو بوویتە ڕیزی پیاوی ناوداری جیهان ڕێ نەکەوت گەردوون بهێڵێ کوردەکان قەت بسرەون پرسیدین گەر هاتە پێش ئیتر پەنا بۆ کێ برن کێ وەکو شێخ منتیق بۆ فەقێ شەرحکا خۆش زوبان کێ وەکو شێخ خۆش بکا مەجلیس بە نیکتە و شیعری جوان ئەی چرای ڕێگای عەدالەت هەڵگری هەگبەی سەفەر هەر لەگەڵ توێشووی قیامەت تۆ ژیانت بردەسەر وا مەلائیک دەست بە سنگ ئەمڕۆ لە ڕێی سەیوانە بۆت دەنجی قورئانی مەلایە و سۆزی دەروێشانە بۆت گیانی پاکت وا بەرە و لای با بە شێخ تەودیعەکەین دەرد و زووخاویش لەگەڵ ئێمە ئەژی تا پێت ئەگەین ساڵی کۆچی گیانی بەرزت پێی وتم نوچی قەڵەم وإلى جنة عدن فليطب شيخ الكرم جارێکیان حاجی مەلاساعی کە یەکێک بووە لە دەوڵەمەندە قورسەکانی شاری سلەیمانی بە شێخ بابا عەلیەڵێ قوربان پێم خۆشە خانوویەکێ بۆ دروست بکەم کە لە ڕووی جوانی و نەخش و نیگار و بیناسازیەوە هیچی لە خانۆکەی خۆم کەمتر نەبێ بەڵکو لەویش جوانتر بێت شێخ لە وەڵامە دەفەرمێ برا ئەوەی تۆ یڵیت بۆ من بێکەڵکە و من لەم خانووی ئێستای خۆم باشترم ناوێ چونکە بەرەو تاریکایی ژێرگڵ و تەنیایی دەڕۆم کە ئەو کاتە ترسم هەیە دوو هەوا بکەوم و سرم لێ تێک بچێت لە سەردەمی شێخ بابا عەلیە گەنجێکی گوندنشین کە هەرگیز سۆپای نەدیوە و باران تەڕی کردووە خۆیەکا بە مزگەوتی شێخ بابا عەلی لە سلێمانیا شێخ پێ فەرمێت بچۆرە ژووری مزگەوت سۆپاکە پشکۆی تیاماوە خۆت وشک بکەرەوە ئەچێتە ناو مزگەوتەکە چاو وردەکاتەوە بەڵام لەبەرەوەی لەوە و پێش سۆپای نەدی بوو نازانێ زۆپا چییە و لەکوێدایە دێتە دەرەوە دەڵێ زۆپاکەم نەدۆزیەوە شێخ بابا عەلی ئەڵێ بیبن دەستی بچزێنن بە سۆپاکەیە با فێر ببێ زۆپا چییە دوو کەس لەو ناوەیە دەیانەوێ فەرمانەکەی شێخ جێبەجێ بکەن تا شێخ دڵی پێ سووتێت و بەپەلە دەفەرمێ نەکەن دەستی بسووتێنن مەبەستم ئەوە بوو سۆپاکەی پێنیشان بدەن با سەرمای نەبێت و خۆی وشک بکاتەوە وەکو مەلاو کە خوێندی
چەند لە ئەوان لە ئێرانێکێک زۆر گەڕا بە دوای منە ئەوە حەزەکەم کوڕێکی مامۆستا شێخ نووری و مامۆستا شێخ بابعەلی بڵێین کوڕێکی ئەوان ببینم لە بۆکان بوو ئەوە لە زمانی باوکمان زۆر کەس باوکمی دیوە یانی چونکە باوکم لە ساڵی 1940 یان یەکێک 80 ساڵی بەرەوژوور بە عمری هەمووی دیویانە بینیوەتی بەڵێ بەڵام ئەنی مامۆستا شێخ نووری لە کەیە وەفاتی کردووە؟ لە 1956 56 بەڵێ لەگەڵ مامۆستا شێخ بابعەلیە بەینی زۆر نەبووە وەفاتەکەی نەوەڵا بەینە زۆر نەبووە 16 ساڵان بەینەوە بەڵێ دیارە تەمەنی زۆر نەبوو مامۆستا شێخ نووری مامۆستا نەخێ لە دەوری 64 ساڵەوانە بەڵێ شێخ بابعەلی لە نەحو سەرف و بەعزی زانستی ترا کتێبی هەیە خۆی دایناوە یانی بڵین دانراوی هەیە باوکم زیاتر باوکم ئەمە کاگا ئاسۆیە چاپی کردووە بە چاپی گەیاندووە ئەم کتێبە شێعرەکانی شێخ نووری شێخ بابعەلی کاگا ئاسۆی مامۆستا شێخ کەمال بەڵێ ئەمە ڕەشنووسێتی بەڵام ژمارەیەکی زۆر زۆری لێ چاپ کردووە یعنی جەنابی باوک شاعیریش بووە بێجگەلەوە شاعیر بووە بەڵێ بەس شێخ بابعەلی تاقەتی شاعری نەبوو مامۆستا شێخ کەمالیش هەر شاعیر بووە دیوانی هەیە بەڵێ شاعیر بووە ئەنجا ئەم کتێبە ئێستا کراوە بە کتێبێکی تایبەتی ینی بڵێن ئەمە ڕەشنووسە کتێبێکی جوانی کلی لێ دەرچووە مامۆستا شێخ کەمالی لەسەر کتێبێکی تری باوکم کە باوکم دایناوە بەحر الأنسابی فێوت وەختی خۆی باسی نەسەبەکان نەسەبی تەکیەکانەکە بە تایبەتی مامۆستا شێخ کەمالیش پراوێزی بۆ داناوە وەڵی پراوێزەکەی مامۆستا شێخ کەمال یعنی تەواوکەری کتێبەکەی تەواوکەری ئەو کتێبەیە ئەو کتێبانی مامۆستا شێخ بابعەلی هەمووی مەختوتەیە و دەستخەتەوانی طبع نەکراوە هیچی ئەوانەی شێخ بابعەلی لەبەر یەک شت تەبع نەکراوە ئەو نوسخانەی کە ماون هەمووی ناتەواون وەختی خۆی نوسخە ئەسلی باشەکان ئەو فەقیانی ئێرانی کە هاتوون بردویانە زمانێکیش نەبوو ئینسان بچێت لە ئێرانە بگەڕێ بە شوێن کتێبە شێخ بابعەلی خۆشی بەخسەنەوەت و کرێکەتی خۆیان وە لەم ڕۆوە جارێکیان لەناو کۆمەڵێکی زۆرە فەرموویەتی من زۆر سرم سوڕماوە لەوە کە دەڵێن جەردە کەسێک ڕوود دەکاتەوە بێ ئەوەی کە بیناسێ یەکسەر دەکەوێتە جنێو پێدان و هەڕەشەکردن لێ و پێی دەڵێ ڕوود بەرەوە ئاخر چۆن هەر لە خۆیەوە جنێ و بەخۆی و باوکێ و کەسە ئەدات بەلامەوە سەیرە کە بەبێ ئەوەی لەوە پێش هیچ ڕوویدا بێ کەسێک دەست درێژی بکاتە سەر خەڵکێکی بێتاوان و وەشمەک و داهاتێک کە پێێتی لێی بسێنێ یەکێک لەو هاوڕێیانەی جەنابی حاجی شێخ نووری بێخودی شاعرە کە خۆشەویستێکی ڕۆحی زیادە ڕادە بە دەریان هەبووە و زۆر ئاشناییەک بوون و زۆر لە مەجلیسی یەکا دانیشتوون کاتێکە بێخود تەشریفەوە بۆ بەرزنجە و قەدرێک لەوێ مێنێتەوە بێخود معلومی جەنابتانە وەکو قەلەندەرێژیا و هەر ڕۆژەی لە شوێنێ بووە لە چەند شوێنێ لە سلێمانی لە کەرکووک لە هەڵەبجە ماڵی هەبووە لە بەرزنجە فترێک لەوێ ماوەتەوە کاتێ ئەچێ بۆ ئەوێ دەنگی نامەی نییە بۆ حاجی شێخ نووری حاجی شێخ نووری بەم ئەم شیعرە نامەی بۆ نێرێ ئەفەرموێ ئەی سەبا توخوا بچۆ بەرزنجە لای گەورە برام خۆت وەکیلی من بە بۆ عەرزی سەلام و ئیحتیرام تێبگە بێخود لەبەر چی وامنی بیرچۆتەوە واسیتەی چی بێدەمێ کە نامەکەی نایە تەلام ئیلتیفاتت بۆچ نەماوە چی بووە ئەی کاکە گیان من چلۆن بووم ئێستەکەش باوەڕ بکە عەینا وەهام میهری تۆ وەختێک کە شیرم خواردووە چۆتە دڵم زۆر دەمێ کە من بە دەردی عەشقی تۆوە مبتەلام دەردی هیجری چاوەکەم ڕۆژانی لێ کردووم بە شەو بێویساڵی ڕۆژی ڕوت ڕۆیی لە دەستم عەقڵ و فام دڵ نەخۆشی دەردی هیجرە بێخەبەر ماوە لە تۆ جار بەجارێ نامەکەت با بێتە مەرهەم بۆ شیفام حاڵی نووری گەردەپرسی ڕۆحەکەم بولبول میثال شەو هەموو شەو تا سەحەر گریە و فوغانە وەسەلام
ئەمەیان هەیە پێکەوە دیارە حتمما بێخودیشنامەی متەبادلی هەیە بەڵام بە هەر حکمێ بفەوتاوە لەسەر شعرێکی تری بێخود لە مەدحی پێغەم بەرزنجا بابە گەورەم هەر تەقریزی کردووە کوردی بە 5 خشتەکی و بۆ وەفاتەکەشی بە هەمان شێوە شعرێکی هەیە کە بۆ وەفاتی بێخود نووسیوێتی ئەم شعرەی بابە گەورەمتان بۆ خوێنمەوە کە مەطلب مەدای بەزێنن گێژاوی دنیا مەیلی خالق لامومیمی خستە ژێر پێی قافەوە حەبێ مەحزوونی خستە داوەکەی ئەو قافەوە لافی مردیم لێ ئەدا وەختێکە جامانم هەبوو ئێستا داوای ڕاتبی کە ناس ئەکەم بەم لافەوە ئەم زەمانە هەر درۆ و پیاوی سیاسی تیا ئەژی چۆن لە فێڵی تێ ئەگەم من بەم دڵی زۆر سافەوە ئاخری دنیایە ئەڵبەت بۆی ڕۆژی ناکەسە ڕوتبەی فەقر و نەدامەت وا بەدەست ئەشرافەوە داخی ئەمڕۆ یاسبەی ڕێکی ئەخەم چی هەر درۆ حەقتە ئیتر منعت ناکەم بچی ئەو دی و قافەوە شەرتە تا مردن لە غەیری خوا تەمەنای هیچ نەکەم پێ لەسەر کورسی بنێم مل بەقەد تەنافەوە جێچەڵی ناحەق مەگێڕە نوری داوای چی ئەکەی چێ بە ئێوە ئیشی ماوە بیخەژێر إيمان أبدا على حبيبك خير الخلق كلهم پیغمبر فضلی و نهایتی کینیا هتا بیانی بکا صاحب زبان بادمی پیغمبر رمزی پنجی منجلات کرد به شکل لای خواهی هیا کمال محترمی پیغمبر سایدی کونین و سی طائفه ملائكة جن وإنس عربي عجمي مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت خوای گەورە ڕەحمەت دەڕێژێت و فریشتەکان و دانیشتوانی ئاسمانەکان و زەوی تەنانەت مێرولە لە کونەکەیا و نەهەنگی ناو دەریاش داوای سۆز و ڕەحمەتی خواکەن بۆ ئەو کەسەی کە خێر و چاکە فێری خەڵکی دەکات. هەروەها حەزرەتی ڕەسوول الله لە شوێنێکی ترا دەفەرمێ صلی الله عليه وسلم نمونەی من کە خوای گەورە ناردوومی بۆ ڕێنمایی کردنی خەڵک و فێرکردنیان وەک نمونەی لێزمەبارانێکی زۆرە کە بکەوێت و بڕژێ بەسەر زەویەکە بەشێک لەو زەویە پاک و پوختە ئاوەکە وەرەگرێت پوش و پەلاش و ڕووەکێکی زۆر دەڕوێنێت هەندێکیش لە زەویەکە ئاوەکە گل دەداتەوە و خەزنیەکات خوددا دەیکاتە هۆی سوود بەخشی بۆ خەڵکەکە لی دەخۆنەوە و ئاوی پێدێرن و کشت و کاڵی لەبەرەکەن و وەلەو ئاوەی بۆ ڕادەکێشن بەشێکیش لەو زەویە تەپۆڵکە و لاپاڵە ئاو هەڵناگرێت و گژ و گیاش سەوز ناکات. زانایانی حوجرە و مزگەوت و پێشەنگ لە کوردستان خۆیان بە خزمەتکاری شەریعەتی مبارەکی ئیسلام زانیوە هەر لەبەرەوە بووە کە خەڵکی خۆشیان ویستون و بە کەڵکی خزمەتی خەڵکی هاتوون واتە منەتی گەورەی ئیسلام و ئیمان بە بڕبڕەی پشتی ئەم میلەت و گەل و نەتەوەی ئیسلامەیە وە گەلی کوردەیە چۆتە خوارەوە و هەرگیز بەبێ ئیمان و ئیسلام پێگە و ماهیەتێک بەدەست نەهاتووە و نایەت. مامۆستا شێخ بابەعەلی تەکێیی و مامۆستا شێخ نووری کوڕی یەکێک بوون لەو زاناخواناس و محەقیق و بۆ خوارژیا و ساڵحانەی کە مێژووی خۆی و ناوچەکەیان ڕۆشن و بەرز و بڵند کردووە خوان لێ ڕازی بێت.